زانگەی پەرستیاریم ماوەی 7 ساڵە تەخەڕوجم کردیا دواتر لە بوارەکەی خۆم ئیشم بۆ نەڵەخسا ئیتر سەرەتا لە ماڵەوە ئیشی کولیچە و هەندێک شینەمەنی کەمم دەکرد وردە دواتر خەڵک زۆر خواستی لەسەر بوو هەوڵمدا جۆرەکانی کەش بیمە سەرتا ئەکاونتەکەی خۆم شەخسی بوو دواتر پەبلیکم کرد ئیتر لە ماوەی 6-7 مانگی زۆر خەرگڕایان لێ بوو ئیتر منیش وردە پەرم بە ئیشەکاندا هەموو جۆرەکانی شینەمەنیم دروست دەکرد لەسەر خواستی مشتریەکانم و لە خۆم هەندێک جار شتم دادەنا خەرک داوای دەکرد ئیتر دواتر دوکانەکەمان بەس ئیشی پاقلاوە و کێکی بۆ نەو ئاهەنگەکان بوو جێکەشمان زۆر بچووک بوو بۆیە لەبەر خواستی زۆرینەی خەڵک دوکانەکەمان گەورە کرد کە دوکانەکەمان گەورە کرد هەموو جۆرەکانی شینەمەنیەکانی خۆشکە لە ماڵەوە دەبکرد هینامە دوکانەکە. لەبەر ئەوەی لە پیجەکەی خۆمەوە شتەکانی خۆم پۆست دەکەم بۆ نمونە چ مەوادێک بەکاردێنم چ شتێک کوالیتیەکەی چۆنی هەموو بەکاردێنم ئیتر وا دەکا خەڵک زیاتر متمانەی بە ئیشەکەت بی و زیاتر خەڵک حەزی لەو جۆرە خواردنانەیە کە بەدەستی ئافرەت لە ماڵەوە یان لە دوکانەکەی خۆی بە خاوێنی دروستی دەکەن نەک لە کارگەکان. بۆنەکانمان هەیە سزای ئەوەی کە بێن لێرکانە ڕۆژەکان ڕۆژی لەدایکبوونەکەیان بکەن یان ئەوەتە لە دەرەوە کێک و پاقلاوە شتەکانی کەش دەکەنمە دەبن و زۆرەکانی شینەمەنیشمان هەیە وەکو کولیچە و کورتە و کاستەر و محەلەبی ئەنواع ئەشکال شینەمەنیەکان لێرە دروست دەکەین برمەی خۆمان دەستی خۆم شتەکانی خۆم زیاتر خواستیان لەسەرە نەک ئەوەی کە دەیهینین کە لە کارگەکان دروست دەکرێت چونکە خەرگ ئێستا بەعام حەزی لە شتێک نییە کە زۆر شیرن بێ شتەکانی من شینەمەنەکانم بەعام شیرن نییە لێ خەرگ بە ماوەی زۆر کەم زۆر حەزیان لە شتەکانی من بووە الحەمدولillah. بەڵام ئەوشە هەم لایەنی داهاتەکەی و هەم لایەنی ئەوەی کە حەز و ویستی خۆمە کە لە گچکەیەوە ئەو حەزم هەبوو لەو شینەمەنی و شی و لێنان و ئەشتانە ئیتروە بڕیارمدا کە پێجەکدانم سەرەتا وەکو شتێکی زۆر ئاسایی دامنا قەت نەمدەزانانی بۆ ماوەکەمە ئەوەندە خەرگڕای لێ دەبی هەر دامناگوتم بە ناهی چ زەرە دەکەم با داینەم کە دامنا لە ماوەی 3 مانگی ماشەڵڵا زۆر خەرگڕای لە شتەکان بوو.